ئەم سەردەمە زۆر جیاوازە لە سەردەمەکانی پێشوو. لە سەردەمانی پێشووە زانیاری کەم بوو، کات زۆر بوو، بەڵام ئێستاکە کات زۆر کەمە. لە هەمان کاتا زانیاری زۆر زۆرە، خەڵکانێکی زۆر قسە بۆ تۆ ئەکەن، کتێبێکی زۆر نووسراوە، کتێبێکی دەنگی هەیە. ئەو هەموو ڤیددیۆی ڕۆژانە لە تیکتۆک و ئینستاگرام و فەیسبوک و زۆرێک لەو کەناڵ و سایتانەوە هەمووی ئەدرێ بە مێشکی تۆ. پێویستە ئەوە بزانی کە مێشکی تۆ کارگەیەکی زۆر زۆر بەنرخە، پێویستە مەوادێکی خامی وای تێبکەی ئەم کارگەیە بەرهەمێکی باشی هەبێت. بۆیە وریا بە مێشکت پڕ نەکرێ لەو زبڵەی کە ئێستاکە لە سۆشیال میدیا و لە هەموو دنیا هەیە. تکایە تۆ بڕۆ هەڵی بژێرەکە لە چ پەیجێکەوە زانیاری وەرەگری، تۆ هەڵی بژێرەکە کام جۆر ڤیددیۆ تەماشاکەی، کام جۆر کتێب ئەخوێنیتەوە. مەرج نییە هەموو کتێبێ بۆ تۆ باش بێ، مەرج نییە هەموو وتاربێژ و پێشکەشکارێک بۆ تۆ باش بێ، مەرج نییە هەموو شارەزایەک بۆ تۆ سوود